ئاغای چۆغبەختیار با قەڵەمی سەمەدی بێهڕەنگی. هەر ڕووداوێک ڕوو بدات، هەر بەڵایەک نازڵ بێت، هەر کەس بێتە سەرکار، لە هەموو حاڵەتێکدا ئاغای چۆغبەختیار بە خەیاڵیدا نایێت بەو مەرجەی کە زیانێک بە ئەو نەگەیەنێت و کارێکی بەکاریەوە نەبێ و شتێک لەو کەم نەبێتەوە. ڕئیسێک باشە کە چاوپۆشی لە نەبوونی ئەو لە دایرە بکات و ماستاوگرتنەوەکانی بەحسێبی خزمەتی ڕازگویانی ئەو دابنێت. وەزیرێک باشە کە پلەپایی ئەو بباتە سەر و پارەی زیاتری پێبگەێنێ. ژیانی ئەو وەکو حەوزێکی مندوایە، بە هیچ قیمەتێک حازر نییە بەردێ بکەوێتە ناو ئەو حەوزەوە و ئاوەکەی بشڕەژێ. بەنی ئادەمێکی بێکێشەیە، ئامادە نییە تەنانەت لەگەڵ مێرولەیەکیش تووشی کێشە بێت. بەیانیان لە خەو هەڵەستێ و لەگەڵ هاوسەر و مناڵەکانی بەرچایی ئەخوات و دەچێ بۆی دایرەکەی. تەنانەت ئەگەر لەگەڵ بەقاڵ و قەسابی گەڕەکەکەیان سڵاو و چاکچۆنیەکی گەرم و گوڕدەکات بۆ ئەوەیە کە لە پێی گران پێ نەفرۆشن و گۆشتی بێئەسقانی پێ بدەن. ئەو لەسەر ئەو باوەڕەیەکە لە دایرە نابێ قسێک لەسەر قسەی ڕئیس بوترێ و ژانەسەر بخۆڵقێت. کاری دایرە لە ڕوانگەی ئەوەوە پوڵ دەرهاوردنە بۆ ئەوەی کە ژیانی بەڕێوە بچێت، کەوایە چه باشتر کە لەگەڵ هیچ کەس قسەی تێک نەگیرێ و ئارامی ژیانی تێک نەچێت. ئەو پێی وایە کە شەرەف و کە لە شەقی بایەخی ئەوەندەی نییە کە بنی ئادەم بەو هۆیەوە لەگەڵ ڕئیس و وەزیر تێبکەوێ، بۆ ئەوەی کە وەکو بنیادەمێکی سووک و بێشەخسیەت چاوی لێ نەکەن لە جیاتی و شەگەلێکی وەکو شەرەف و کە لە شەقی وشەی ژیان بەکارەبات، کە هەم قسەیەکی زلی کردبێ و هەم پاساوێکشی بۆ خۆی هێنابێتەوە. ئەو ژن و منداڵەکەی زۆر خۆشەوێ و بەردەوام ترسی لەوەیە کە نەکات بەڵایەکیان بەسەر بێت یان بێسەرپەرست بمێننەوە. مەترسیەک کە بەردەوام لە دڵیدایە ئەوەیە کە نەکا لەگەڵ ڕئیسەکەی تووشی کێشە بێ و لەسەر کار لا ببرێت و بنەماڵەکەی لە برسیا بمرن. ئاغای چۆغبەختیار زۆری ڕەنج کێشاوە، بەڵام نەوەکو گالی لەو سادەقی هەدایەت. ئەو ڕەنجە کێشێت کە بۆچی فڵانە هاوپۆلەکەی پلەیەک لەو بانترە، یان بۆچی ئاوڕزاوەکەی ماڵێکی دوو نهۆمی هەیە و ئەو ماڵەکەی یەک نهۆمیە. گەورەترین ئاواتی ئەوەیە کە ماشینێکی سواری لە جۆری فلۆکسواگۆنی هەبێت و ئاواتی ئەوەیە لە ئیدارەکەیەوە ڕابگوێزرێت بۆ تارانی پایتەخت، بۆ ئەوەی کە بەو ئاواتەشی بگات بە مافی خۆی زانێت کە ماستاو بۆ کەسی سەروی خۆی بکات و کاتێکیش خێزانی ڕئیسەکەی مناڵی بوو دیارەیەکی بۆ بەرێ بۆ ماڵەوە. پێشەوەی زەماوەم کات جاروبار پەیکێکی لێدا، بەڵام دوای ئەوەی کە ژنی هێنا ئەوەی لێ قەدەغە کرا و ئێستا لە دایرەوە یەکڕاست دێتەوە ماڵۆ. ئێواران جاروبار لەگەڵ هاوسەرەکەی دەچێتە سینەما. ئەم دوانە لە هەنگری سەرسەختی فیلمی ئێرانین. ئەوان دەڵێن فیلمی ئێرانی هەرچەندەش بێبایەغ بێت بەرهەمی وەتەنی خۆمانە، بۆچی پارەکەمان بڕێژێتە گیرفانی خارجیەکانەوە. ژنەکە هەوڵەداد وەکو ئەکتەرەکانی وڵاتی خۆمان خۆی بڕازێنێتەوە و جل بکاتە بەری، لە ماڵیشەوە بە کەوشی پاژنە بڵین بەڕێگا دەڕوە. مناڵەکانی تەنیا فێری فارسیە کات، وا دیارە هەردووکیان لەسەر ئەو باوەڕان کە بە تورکی قسەکردن تایبەت بە کەسی نەخوێندەوار و دواکەوتووە. جاروبار قسەیەکیش لە پزیشکی بنەماڵەیی دەکەن، هەڵبەدە و پزیشکەی کە مەتەبەکەی لەسەر کۆڵانەکەی خۆیانە. بەردەوام دەچنە لای کە کاکی دکتۆر مناڵەکەمان سەری دێشێ، ئاسپرینی پێ بدەین یا ساریدۆن. تەختوخەوێکی دوو نەفەریان هەیە، هیچ شەوێک بەجیا لە یەکتر ناخەون. باوەکو کە 10 ساڵی شەژن و مێردن تەنیا یەک مناڵیان هەیە. داوا و دەرمانەکەن کە مناڵی دیکەیان نەبێت، پارەکەیان لە بانکی ملی پاشەکەوت دەکەن. دەیان هەوێ ماشینێک بکڕن، هەر بۆیە ئاغای چۆغبەختیار لە ئێستاوە خەریکی فێربوونی شۆفێریە. سەرگەرمیەکەی هەر ئەوەیە، بەڕواڵەت کاتی نییە بۆ ئەوەی کە کتێب بخوێنێتەوە، جگەلەوە دەژڵێت کە لە ناو کتێبەکاندا بیر و بۆچوونی دژبەیەک هەیە کە بێکەڵکن و تەنیا دەبنە هۆی ژانەسەر. بەڵام جاروبار گۆڤارێکی حەوتانە دەکرێت، چونکە لای وایە بۆ سەرگەرمی باشە و شتێکی بەو فێربوون تێدایە. ژنەکەی لە لاپەڕەی مۆد و جلوبەرگ و خۆشی لە لاپەڕەی جەدوەلی وشەی یەکتەربڕ کەڵ گۆرەگرن. راپۆرت سەبارەت بە ژیانی ئەکتەرەکانی سینەماش دەخوێنێتەوە. بۆ ئەوەی خوێندەواریشی بچێتە سەرێ جاروبار کتێبگەلێکی ئەدەبی و کۆمەڵایەتی دەخوێنێتەوە. بۆ نمونە کتێبەکانی جەوادی فازڵ کە بیستویەتی ئەدەبی و کۆمەڵایەتین. هەردووکیان بیسەری بەردەوامی چیرۆکی رادیۆین. ڕۆژانی جمعەشیان لە بەردەم رادیۆدا تێپەڕە بێت. هەفتەی 2 بلیتی شانسی دەکڕن بۆ ئەوەی کە خەڵاتە گەورەکەی وەربگرن. بێ ئەملا و ئەولا مەزهەبیان قبوڵە، ئامادەنین تەنانەت لە بچووکترین بەشیشی گومانێک بکەن، بەڵام بەم حاڵەشەوە تەنیا ڕۆژەکانی 19 تا 21 ڕەمەزان بە ڕۆژوە بن و نوێژەکەن. هەمومان ئاغای چۆغبەختیار دەناسین و دیومانە. دراوسێمانە و ژیانێکی بێژانە سەر تێپەڕەکات و خۆی بە کەسێکی بەختەوەر دەزانێت.